دۆڕانی دۆناڵد ترامپ و برنەوەی جۆ بایدن لە هەڵبژاردنەکانی سەرۆکاتی ئەمریکا بە بڕوای چاودێرانی سیاسی سەرەتایەکی نوێ دەبێت بۆ گۆڕانکاری لە جیهاندا گەلی ئەمریکا و گەلانی جیهانیش خوازیاری شکاندنی ئەو بازنەیەن کە ترامپ لە ماوەی 4 ساڵی سەرۆکاتی بە دەوری ئەمریکادا کێشای و دژمنایەتیەکی گەورەی لەگەڵ وڵاتانی جیهان لێ دروست بوو. تەنانەت ئەمریکیەکانیش لە سیاسەتەکانی بێزار بوون. شرۆڤەکاران و سیاسەتوانانی جیهان لەو بڕوایەدان سیاسەتی جۆ بایدن نەرمتر دەبێت بە جۆرێک ئەوەی ترامپ لە ماوەی 4 ساڵی ڕابردوو خراپی کردووە. جۆ بایدن هەوڵی چاکردنەوەی دەدات. هەرچەنە ترامپ زۆر شتی تێکداوە، بەڵام ئەوەی کە لە بروسکەی سەرۆک و بەرپرسانی جیهان تەنانەت یەکێتی ئەوروپا ناتۆ هەموو هیوای ئەویان خواست کە ئەو پەیوەندیانەی کە پێشتر لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەیان بووە بۆ پاراستنی ئاشتی و هاوکاری نێوانیان سەر لە نوێ دەست پێ بکاتەوە. ئەوەش نیشانەیەوەیە کە هەمووان چاوەڕێ ئەوە لە بایدنەکەن کە سیاسەتێکی ئارام و لەسەرخۆ بگرێتە بەر و هەموو ئەو کێشانێک کە هەیە لە دنیا بە ڕێگە چارەیەکی دیبلۆماسیانە چارەسەریان بکرێت، نەک بەو شێوەیە کە سەرمایەدارێک بیری لێ کردەوە کە ترامپ بەداخەوە هەموو ئەو چارەسەری دنیای لەوە ئەبینی کە چەندە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕووی ئابووریەوە قازانجەکە بەس تەنها ئەوەی لە بەرچاوە گرت. پێچەوانەی سیاسەتەکانی ترامپ پێدەچێت ئیدارەی بایدن زیاتر گرنگی با سیاسەتی دەرەوە بدات و لە ناویشاندا عێراق و ناوچەکە بەتایبەت لە ڕووی پرسەکانی مافی مرۆڤەوە بە جۆرێک ئەو وڵاتانەی کە ترامپ سیاسەتی نەرم و دۆستانەی هەبووە لەگەڵیان لە ئیدارەی بایدن پێچەوانە دەبێتەوە و لەگەڵ ئەوانەدا نەرمتر دەبێت کە دژی سیاسەتی ترامپ بوون. چاوەڕوانەکرێت ئەو گۆڕانکارانەی کە لە سیاسەتی دەوری ئەمریکا بە تایبەتی لەسەر بایدنە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەرێمی کوردستان و عێراق ڕووبە بریتیە لە گۆڕانکاریکردنیان شێوازی مامەڵەکردنی ئەوان لەگەڵ دامەزراوەکانی دەوڵەتە و گەڕانەوەی ڕێز و وەزن بۆ دامەزراوەکانی دیموکراسی هەم لە عێراق و هەم لە هەرێمی کوردستان و بایەقدانی زیاتر بە پرسەکانی مافی مرۆڤ و بە مەسەلەی هەڵبژاردن بەتە بابەتە ناوخۆیەکانی عێراق و هەرێمی کوردستان جارێکی تر بێتە جێگەی بایەخی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە پێچەوانەی ئیدارەی دۆناڵد ترامپەوە کە کەمتر بایەخی بابەتی دۆخی ناوخۆی و پرسی مافی مرۆڤ و ئازادی ڕادەربڕین و دیموکراسی ئەیە. بۆی ئەمە خەبەرێکی خۆشە بۆ ئازادی خوازان و کۆمەڵگەی مەدەنی و هەروەها گۆڕانکاریش لە مامەڵەکردن لەگەڵ نەیارەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەوانە ئێران و دۆستەکانیان لەوانە سعودی ڕوئەدا. ئەو نزیکایەتی زۆرەی ئیدارەی ترامپ هەیبوو لەگەڵ سعودیەکانە چاوەڕێ ناکرێت لە ئیداری بایدنە بەردەوام بە تایبەتی لە پرسی مافی مرۆڤ هەندێک فشار خە بەسەر لایەنی سعودی. هەروە پشتگیری دارایی و سەربازی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق زیاتر ئەبێ ڕەنگە هێزەکانیان کەمکەنەوە بەڵام بە مروری زەمان بەڵام پشتگیری دارایی کەم ناکەنەوە، پشتگیری ئابووری زیاد دەبێت. بە بڕوای چاودێرانی سیاسی سیاسەتی 4 ساڵی ڕابردووی ئیدارەی ترامپ سیاسەتێکی بازرگانی و هەلپەرستانە بووە. ترامپ بۆ بەهێزکردنی ئابووری ئەمریکا ئەوەی هاتە بەردەمی لای برد بۆ گەیشتن بە ئامانجەکەی بەبێ گوێدانە پەیوەندیەکانیان لەگەڵ وڵاتان و پەیڕەوکردنی سیاسەتی ئەمریکا کە تەنانەت ئەمریکیەکان و ئەنجومەنی پیرانیش بێزار بوون لە سیاسەتەکانی ترامپ، بەڵام هەڵبژاردننی سەرۆکاتی ئەمریکا هەموو ئەو خەونانەی لە ترامپ سەندەوە کە بۆ 4 ساڵی داهاتوو نەخشەی بۆ کێشا بوو. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.